گەیمەرێن کوردستانی خێراتن بۆ ئەڵقەیەکی نووی بەرنامە سفرەیەک ژیری 155 تۆمار دکەین زۆر سپاسی وە دەکەم لایک سبسکرایب با دەست پێ بکەین گەورەترین یاریکە لە هەفتەی ڕابردوو بڵاوکرێەوە یاری وولۆنگ فۆڵن داینستیە کە یەکێکە لەو یاریانەی لە گەیم پاس بەخۆڕایی بەردەستە و پێشوازێکی زۆر زەبەلاحی لێکراکە پێشبینی نەدەکرد بەو شێوەیە سەرکەوتوو بیە و یاریە نمرەی 81% هەیە لە مێتاکریتیک واتە لە یاریە زۆر باشەکانە و گەیمەران بەگشتی بەدڵیانە بەتایبەتی و کەسانی حەزیان لە یاریێکی قورسە حەزیان لە یاریەکانی سۆڵز لایکە وەکو بلەدبۆرنە ئێلدن ڕینگە دیمن سۆڵس و دارک سۆڵسە بەڵام تۆزێک ئاسانتر بی وەروەها تۆزێک گەیمەری لەکن مهمتر بی لەبەرەوەی تۆزێک هاوکاری دەکات لە ئەنجامدانی شەڕ و میکانیک و تەرتیبات پشتی یاریەکەی وولۆنگ فۆڵن داینستی من وەکو خۆم داوڵ میکرێ بەڵام تاقیم نەکردووە حەز دەکەم بیکەم و تاقی دەکەمەوە بزانم یاریەکە چۆن و دەمەوێت ئێوەش چێ لە ئێوە ئەنجامیدا لە کۆمنت بینووسی لە هەفتەی داهاتووتە پێم مامی یەک یاری بڵاو دەکرد ئەویش DLC تۆزێک گەورەیە لێ پێی دەڵێم یاری بەڵام DLC حسابە ئەویش Dead Cell Castlevania یاخود Dead Cell Return to Castlevania تێکەڵکردنی یاریی وەکو Castlevania لەگەڵ Dead Cells هەردووچیان یاری ناوازەنە بە تایبەتی Dead Cells کاتی خۆی بڵم 2017 و 16 و نازام کە بڵاو لەسەر PlayStation 4 ئەنجامدا ئێستا لەسەر Nintendo Switch هەمە ئێستاش دەیکەم و یەکێکە لەو یاریانی کە لەسەر مۆبایلیش بەردەست یاریی زۆر خۆشە تازە قورسە بەڵام گرافیکی هونەریانە زۆر جوانە بەڵام Castlevania-یەکە نازام چۆن دەبێت چۆن نابی هەفتەی داهاتوو کە بڵاو کرێ زانیار زیاتر لەسەر پێدەدەم بینە سەر هەواڵەکانی یاریەکان اینجا باسی Xbox و PlayStation و هەڵایەکەی دوایە دەکەین سەرەتا هەواڵەکانی یاریەکان بێگومان گەورەترین هەواڵیش دەست پێ بکەین GTA 6 دووبارە بۆ ترند لەناو سۆشیال میدیای بەتابەتی لە ئینستاگرام و تویتەری لەبەرەوەی ڕاپەری بەناوبانگ بەشێ لەو ڕاپەرانی خۆم دڵخوازمە 50 سنت ئەو وێنەی لە ئینستاگرامەکەی خۆی بڵاو کردەوە 50 سنت دەنووسێ I will explain this later GLG Green Light Gang this bigger than power trust me boom خەڵک یەکسا بێگومان وەکو دەبین لە کۆمنتەکان بە هەزاران کەس نووسیانەوە ئاشتاکردنی GTA 6 لەبەرەوەی وێنەکەی کە دەینە لە ڤایستیە ڤایستی یەکێکە لە شارەکانی ناو Grand Theft Auto ڕۆکستاری وەروە تایتڵی یاریەکی ڕۆکستاریشە کە ناوی ڤایستیە بێگومان ڤایستی مانایەکی گەورە دەدا بەڵام بە تێب گەیمزین ئایا 50 سنت بزەبت مەبەستی یاریشی داهاتوو GTA یاخود خۆی بەشدارە لە شتێک پرۆژێک لەلایەن ڕۆکستارەوە قسەی دووەمیشەوەیەکەوە بێگومانەوە GTA نانێ 50 سنت لەلایەن ڕۆکستارەوە پێی وترابی کەوا تۆزێک مارکتینگ لە بۆ یاریەکەی بکە یاخود ئێستاەوە ئاشەکە کە تۆ لەگەڵ گۆرانیەک تراکە شتێک هەیە لە ناو GTA یاخود کارکتەرێک و شتێک بەشداری ئەو دوو قسەی هەیە من خۆم باوەڕم بە چیانیان هەیە من باوەڕم بەوەی هەیەکەوە ئەو هیچ پەیوەندی بە GTA نییە لەبەر چەند شتێک یەکەمیان ڕۆکستار کە یاریشی نوێ عەرض دەکا نە لە کۆنفرانس باسی دەکا نە لە شەوکەیسی باسی دەکا لە تویتەری لە ئینستاگرام و لە بێگومان هەر ئەو دووەش فەیسبووکی زۆر کەم بەکاردێنی زیاتر تویتەرە و دوای ئینستاگرام بەڵام زیاتر تویتەر و وێبسایتی خۆی بلۆگ پۆستێک بڵاو دەکاتەوە لە بلۆگ پۆستەکەی لۆگۆی یاریەکە شەر دەکەوە دەڵێ ما خەریشی ئەو یاریینە یاریە ئەوە یەکەم و لۆگۆیتی یان یەکەم سکرینشۆتی یاریەکەیە دوای یاریەکە ترایدەرشی بڵاو دەکردەوە ترایدەرەکەشی لە یوتیوب ئەپلۆد دەکەم قسەی تکەی لەسەر ناکە مقابلەی ناکە لەگەڵ هیچ شوێنە قسەی ناکە ئەو عادەتی ڕۆکستارە تاوەکو ئێستا لەوانەیە خۆیان ئەپدەیت کردیتەوە بە شێوەیەکی مۆدێرنتر ڕکلام لە بۆ یاریەکەی بکەم بەڵام پێویستی پێنیە لەبەرەوەی هەموو دنیا چاڕوانی GTA بەست هەموو دنیا مەستن گەیمەرانە نەک هەموو دنیا بەس مهم 50 سنت باوەڕ ناکەم لەلایەن ڕۆکستارەوە ئەو شتەی پێدرابێت لەبەرەوەی ئەگەر عەقدی هەبی لەگەڵ ڕۆکستاری ئەکیدم لەوەی کەوا NDA تۆمار کردی NDA ئەو جۆرە عەقدانەیە کە تۆ نابی باسی ئەو کارە بکەی کە لەگەڵ ئەو کۆمپانیە ئەنجامی دەدەیت تا دەگاتە کاتی ئاشاکردنی شتەکە پێم وانی ئەوە ئاشاکردنی شتەکە یەکەمیان لۆگۆیەکەی ڤایستیەکە داینایە کە پەیوەندی بە GTA 6ەوە زۆر کەمە ڕاستە GTA 6 بە فەرمی لە ڕێگەی لیکەکان و دزەپێکردن و وێنەکانی کە هاکرێ ڕۆکستار دەزانین کەوا لە شاری مایامیە کە مایامیش بێگومان نزیکە لە ڤایستی لەوە دەڵێم نزیکە لەوانێ ناوی شارەکەیان گۆڕیبی سێتینگ گۆڕدراوی بەڵام نزیکە لە ڤایستی لەبەرەوەی کەنار دەریامان هەیە فلۆریدایە کە ڤایستی و شتانە زۆر لەسەری دروست کرایتەوە بەزاکیت ئەپدەیت کرایتەوە شارەکە فراوانتر کرێت لەبەرەوەی ڤایستی بەخۆی نەخشەکەی زۆر بچووکە دووەمیشیان 50 سنت باوەڕ ناکەم ینی ڕۆکستار لۆ لە ڕێگەی 50 سنتی شتیا شە دەکات بەڵام کێشەکە ئەوەیە و من هەندێک لێکۆڵینەوەشم کرد لەسەر ئەو شتێک کە نووسیتی Green Light Gang Green Light Gang جۆرە ئیڤنتێکە پێشتریش 50 سنت ئەنجامی دەیە چەندین ڕاپەری دیکە ئەنجامیاندا ئیڤنتەکە بە شێوەیەکە لە ناو دوورگەیەک وەکو ئەزمونێکە
مارکەپ تۆ پارەیەکی زۆر دەدەی خەیاڵی لەوانە $1-2 دلار بدەیت لۆ چەند ڕۆژێک دەچی ئەو دوورگەیە لەوێ مانەوەت خواردنەوەت سەماکردنە دیجێ حەفلەیە کۆنسێرتە هەموو شتەکانت لەسەر حسابی وان دەبی بەڵام شوێنەکە وەکو بەهەشت ڕکلامی لە بۆ دەکرێت پێم وایە 50 سنت بە ئەنقەست ئەو لۆگۆی بەکارهێنایە تاوەکو مارکێتینگێکی گەورەتر لە بۆ خۆی بکە سەرنجی هەموو جیهان ڕاتشی کە لۆگۆی ڤایستێ بێگومان یاریشە ڕۆکستارە لە بۆ ئەزمونەی خۆی کە وەکو برین کۆنسێرتێکە لە دوورگەیە پێشتر ئەو کارەی کردیە پێشم وایە وەکو خۆم ئەو شتە هەرەوەیە باوەڕ ناکەم GTA 6 جارێ ئاشرا بکرێت لە ڕێگی ئەو جۆرە ڕاپەر و هونەرمەندانەوە پێم وایە GTA 6 هەر لەلایەن ڕۆکستارەوە ئاشا دەکرێت بەڵام بێگومان کەی ئاشا دەکرێت نازانی بەڵام دەزانین بە شێوەکان زانینکەوە ئەو ساڵە بەڵام ئەو ساڵ کەی نازانم بەڕاستی و نامەوێت هیوای کەستیش بەرزکەمەوە بەشتی پێمانە لە بەرەوەی ئەویان GTA 6 نییە دووەم گەورەترین دەتوانین بڵێن یەکەم گەورەترینە بەڵام لە لای کورد دووەم گەورەترین شت کە لەو هەفتەی ئاشکراکرا بێگومان DLC زۆر چاوەڕوان کراوەکە یاری Elden Ringە یەک سکرینشۆتیان بڵاو کردەوە تایتڵی DLC-یەکەیان بڵاو کردەوە بە کورتیش پێتان بڵێم ئەگەر نازانی DLC چییە DLC چیرۆکێکی زیاد کراوە لە بۆ یاریەی ئەسلەکە بڵاو دەکرێتەوە بۆ نە God of War بڵاو کرایەوە God of War Ragnarok ئەگەر بێت و چیرۆکی ئەیتریەسی لە کۆتاییەکەی یان خۆت لە سەرەتایەکەی یان چیرۆکی کریتۆسی لە لایەکی دیکە بە جیاواز وەکو چیرۆکێک بڵاو بکرێتەوە یاریەکانی ئەساسن زۆر ئەو کارە دەکەن پێ دەرن DLC وەکو ئەکسپانشنێکە واتە درێژکردنەوە چیرۆکیان بە پارەی و ئەنجامی DLC-ەکەی Elden Ring بە ناوی Shadow of the Earth Tree کە تەنیا ئەو تایتڵە بەسە لە بۆ جەماعەتی Elden Ring و From Software کەوا تۆنێک معنا دەدا وێنەکەشی کە بڵاویان کردەوە وێنەکەش زۆر معنا لە خۆی هەڵدەگری سرەتا بێگومان وێنەکە ئەو شوێنەی کەوا وێنەکە یاخو سکرینشۆتی لێکرای خود ئەو هونەرە بێگوانەوە ئارت دیزاینە یاریەکە 100% بۆ شێوەی نابی ئەو ئارت دیزاینێکە بەکارهێنە شوێنەکە لە ناو Elden Ring بوونی نییە من ئەو کەسەمە کە 2000 تقریبا 2009 یاری Elden Ring کردی ئەساش حالیان نیوەکە خەریکە بەڵام تەواو نەکردی بەس 2 یاریەکەم بە تەواوی لە سفر کۆتای هەم بۆسەکانم دیفیت کردی وشتان هەم کردی و خۆتان زان ڤیدیۆم سی کردی عاشق یاریەکەشم ئەو شوێنە ناو یاری Elden Ring نییە پێم وایە ئەو شوێنە یان خەونێکە یان شوێنێکی تەواو نوێ زیاد دەکرێت لێش دەڵێم خەون لە بەرەوەی ئەو کارکتەرەی لەسەر تۆرنتیە تۆرنت ئەو ئەسپەیەکەوە ما لە ناو یاریەکەی بەکاری دێنین ئەو کارکتەری لەسەر تۆرنتیە پێدەچی ئافرەت بی سەرەتاوا پێدەچی بەڵام مهم لەوانەشە پیاو بیت لە ناو یاری Elden Ring پیا و ئافرەت پەیوەندیان بە جلوبەر بوو قژ درێژی ئەو شتانەوە تۆزەک نییە لە بەرەوەی جندەر بیس نییە یاریەکە تا یاریەکە نەکەی تێم ناگەی پێدەچی ئەو کارکتەرە یەکێک بێت لە منداڵە لعنەت لێکراوەکانی نەفرەت لێکراوەکانی ئەمریکای کە ناوی مکیلە لە یاریەکەی بوونی نییە وەکو کارکتەر بەڵام لە چیرۆکی لۆڕەکەی هەیە واتە لە سەرەتای یاریەکە کە ئینترۆی سینەماتیکە دەبینین تێیدا هەیە چەندین ڕێفرەنسی هەیە تەنانەت ئەو کارکتەرە دەدۆزینەوە لە ناو هێلکیەکە بەڵام شێوەی بە تەواوەتی نابینی لەبەر نەفرەتی لێکرایە مکیلە هەمان قژی هەیە لەگەڵ ئەو کارکتەری لەو DLC-کەوە پێدەچی ئەو بی قژی زۆر بەوی دەچی ڕەنجی قژی بەوی دەچی بەڵام کێشەکەمانەوەیە مکیلە خۆی کوڕە بە هی لە ناو یاریەکە ناوی دەهێنرێ هی واتە پیاو میل بەڵام لەو وێنەی پێدەچی ئافرەت بێت دانیشتەکەشی وەک دەبین ئافرەتانەیە لە یاریەکەی چەند کەسێک دۆزیانەوەکەوە لە یاریەکەی مەکیڵە لایەنەکی ڤێژنێکی ئافرەتشی هەیە بەڵام زۆر باز نەکریا و کەت کرا لە یاریەکەی من پێم وایە ئەگەر کەت کرابی ئەوەش مەکیڵابی کەواتە مکیڵایەکی ئافرەتی دەبینین کە لە مەسەلەن فیمێڵەکی ئەو کارکتەری دەبینین چکە لە یاری Elden Ring شتانە زۆرن لەبەرەوەی ماریکاش دوو ڤێژنی هەیە لایەکی پیاوە لایەکی ئافرەتە ئەو شتە قۆڕی تێدا Elden Ring کە زۆر سەرنجڕاکێشە بێگومان باز مهم لە دواوەش دارە گەورەکەی Earth 3 دەبینین بەڵام هەندێک دەڵێنەوە Earth 3 هەندێک دەڵێن Earth 3 نییە Earth 3 بەسمان لە دارە زەبەلە حەزەردەکەی ناو جیهانی Elden Ringەکەوە لە هەموو شوێنێکی یاریەکە سیدکەی ئەو دارە گەورەیە دیارە کەوا گریس و پیرۆزی بەردەداتەوە وەکو گەڵا تا کارکتەرەکان پیرۆز بکرێن لەلایەن خواوەندی گەورەی ئەو یاریەی کەوا لە ئاسمانەوە لە شوێنێکی دیکەەوە هاتە سەر منتیقەی لانس بتوین دارەکە دەبینین شێوەی زۆر تاریکە جۆرە چۆن دەڵێ زێڕێکی لە ناوەڕاستەوە لێ دەڕژێ بەڵام ئەو زێڕە چییە بۆ دارەکە بەو شێوازێ ئەو دارەیەکەوە لە یاریەکەی باز دەکرێت مکیڵە بەنیاز بوو دروستی بکە یان داری ئێرتریە لە سەرەتای دروست بوونی یان لە پاش چیرۆکی یاریەکەی لەبەر لە پاش چیرۆکی یاریەکەی دارەکەشتەی بەسە دێ بەڵام 4 زۆر ڤێژنی جیاوازی کۆتایی و یاریمان هەیە لە 1-2 ڤێژن ئەو دارەشی شتێکی وای بەسەر نایە سەو نازانم چۆن و چۆن نییە بەڵام ئەگە سەیریشی دەوروبەرەکەی بکەین دەبینین جۆرە گۆڕستانێکە کەوا هێمایی گۆز دەدا بەڵام بۆ
قبرەکان بە شێوێکی جیاوازی بین چەندێک باڵەخانە دەبین بەڵام باڵەخانەکان مانایەکی وا نادەن بەروی ئەو شوێن پێوەڕ ناکەم ئەو شوێنە لە ناو یاری ئەلدۆنیجی هەبی جگەل لە یەک لە گۆڕەکان کەوا لە یاریەکەی هەیە بەڵام مانایەکی گەورەی لە پشت نییە کەواتە تەنیا بێک وێنەی تۆنێک معنا دەدا بەڵام پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە و منیش بەڕاستی ئەو نەزیرەک نیمە لە دیارەکەی دیمن سۆڵس و دارک سۆڵس و ئەوانە تێبکەم بەڵام ئەوەی تێگەیشتم بۆ خۆم فڕۆم سۆفەر بە فەرمی ڕایگەیاندکەوە ئێستاوە لە بەرەمێنانە بەڵام ئاشیان نەکردکی بڵاو دەکرێتەوە بەڵام بە بەجوونی من تا 6 مانگ تا 1 ساڵی دیکە بڵاو دەکرێتەوە پێشم وایە لە E3 یاخۆ لە وەختی E3 لە هاوی نیو ساڵ لە گەیم فێستی پێم وابی تڕیدەرێکی فەرمی لەسەر دەبینین چیرۆکەش بە فەرمیاشا دەکرێت باسی چ دەکات خەونی مکیلایە یا مکیلایە یان بە شوێنشی دیکە بۆ یاریگە زیاتری لێدەزانین بینە سەر سوساید سکواد کیل لە جەستس لیگ لە 2 هەفتەی ڕابردوو لە ستیت ئۆف پلەیەکی پلەیستیشنی کە یەکێک بوو لە شکستخواریترین ستیت ئۆف پلەیەکان ژمارە دیسلایکانی ڤیدیۆیەکانی ئەو یاری ئەمەندە بەرزە گەیمەرێکی زۆر زۆر ناڕازین لە یاریەکەی پێیان سەیرە کەوا ستودیۆیەکی زۆر سەرکەوتوو ڕێزدەگیرایی وەکو ڕۆکستەدی یاریشی لەو شێوەیە دروست دەکات یاریەکەوە لوتەر شوتەرە واتە بەردەوام تەقە دەکەی ببێمانە دومیشن کاراکتەرەکان مثلا شارک لۆ دەبی تەقەی بکە بە شێوازی کاراکتەرەکانی دیکە لۆ کاراکتەرەکانی کە هەمان چەک بەکاردێن لۆ جیهانەکە پێناچی سەرنجڕاکێشبی لۆ ئیلە فرینی تێدا لۆ شکنیان بە یاریێک وەکو فۆرتنایت دەچی ڕۆکستەدی کاتی خۆ لە یاریەکانی ئارکەم نایت زۆرت ستایلشی سوپەرهیرۆیان دروست کرد کەوا بەڕاستی زۆر نمونەین و تاوەکو ئێستاش یاریەکانی باتمانی کۆن لۆچ ئەو شیان کردیان چەند قسەیەکی جیاواز هەیە لەسەری هەندێک دەڵێن ڕۆکستەدی لە کاتێک دەستیان بەو یاریەکەدێکا و زۆر یاریانە بەناوبانگ ئەوش 2015 و 16 و 17 وەختی بەڕاستی زۆر بەناوبانگ بوون یاریە لایف سەرڤیسەکان وەکو ئانثەم بوو کە شکستی هێنا یوبیسۆفت تۆنێک یاری لەو شێوازی بڵاو کرد و شکستینە لە گۆست ریکۆن نوێیەکە بەڕاستی کە یاریشی زۆر خۆشە بەڵام ئەو لایف سەرڤیسەی تێچیدا لایف سەرڤیس واتە بەردەوام پێویستە خۆت ئەپدەیت بکەیتەوە و یاریەکەش بەردەوامی هەیە گەیمەران ناڕازینە ڕۆکستەدی بەڕاستی بەداخەوە لە بۆیان هیوادارم بتوانن ئەو یاریە باشتر بکەن لەو شوێنی هەیە من بەنیازم یاریەکە 100 بکڕم بەڵام ێستا 100 نایکڕم چاوەڕێمە بە فری وەری بگرم لە گەیم پاسی بیا خۆ لە پلەیستیشن پلس ئێکسترا پریمیەم دەبێت بزانم ڕێیم گۆ بەگرم یاریەکەتان پێچۆن بوو و گەیم پلەیەکەتان پێتان وایە ڕۆژێک کەمە یاریە شایانی $70 یاخود چاوەڕێ بکەین بێمە سەر ئەو یاری کە زۆر سەرنجی ڕاتشاون بەڵام ئەو چواردە خولەکەی کە بینیم سەرنج ڕاتشان بەڵام تۆزێک هیوایەتم ینی چۆن حەزم بۆ ئەو یاریە کەمتر بووە هەرچەندە تڕیدەکەش چواردە خولەکەی گەیم پلەیەکەش وایان کردو سەرنجڕاکێشی پێوە دیارە بەڵام نازانم هێشتا قەلەقم ئەویش یاری دێد ئایلاند 2 چواردە خولەکی گەیم پلەیان لە بە بڵاو کردەوە لەو چواردە خولەکە چەند شتی جیاوازیان باس کرد گەورەترینیشیان شێوازی ئەتاکردنە شێوازی شەڕکردنە دەتوانانی بە مەیڵی ئەتاک واتە بە کەلوپەلی دەستی چەکوشە چەقۆیە کەتانایە شمشێری ساموراییە بە هامەری زۆر بەقووەتە دەتوانی شەڕ بکەیت و یەکێک لە میکانیکانی شەڕکردنیش یاخود یەکێک لە فیچەرەکانی شەڕکردنەوەیەوە زۆمبیەکان بە پڕخوێنەوە دەبینی دەنجی خوێنیان دێت دەتوانین کە لەسەریان لێ بکەیتەوە کە لەسەریان بتاقێنی لاقیان قاچیان دەستیان لێکەیتەوە پارچە پارچەوەتە زۆر فلێکسەبڵ دەتوانانی پارچە پارچەیان بکەیت وارا دەتوانانی گرنەیدی شێوازی جیاواز بە هاوێژ چەک و دەمانچەت هەیە دەتوانانی بەکاریان بینی بەڵام گولە لە جیهانەکەی تۆزەکەمە دەبی ئاگداربی و ئەوەی زۆریشم بەدڵە ئابێگمان سێتینجی یاریەکەی واتە شوێنەکەی کە یاریەکەی لەسەر ئەنجام دەدەێت ئەویش لۆس ئانجلسە بەتایبەتیش منطقەی بێڤەرلی هیل کە لە یاری GTA 5 زۆر بە جوانی شوێنەکە دروستکرێتەوە ماڵی فرانکلینی پێمابی لەبێندەرە لەناو هۆلیوودە منطقەی هۆلیوودە بەڕاستی سەگردەکەیە ئەو شوێنە لێرە دروستکرێتەوە زۆر بە جوانی و کاراکتەرەکانی کە دەشیان بین پێدەچی هەموو خەڵکی ئەو منطقەیە بن نەجا ئەکتەرن کەسایەتی بەناوبانگن یاخود کەسایەتی دەوڵەمەندن لە جلوبەرجیان و لە شێتایەتیان و لە بێعقلیان تۆزێک بەدیار دەکەویت وەروە لە کاتی مشنی یاریەکان تۆ لە شوێنێک دەچێت شوێنێکی دیکە هەتا دەگەی شوێنێکی دیکە بێگومان بەردەوام شەڕکردنت هەیە تاوەکو دەگەی ئەو شوێنە بەروی جادەکان و شوێنەکان دایمە داخرا دەی بەناو خانوەکان دابڕ خانوەکانش پڕە لە زۆمبی بەڵام هەندێک خانوو هەیە بووم لە نمونەیەشان لێرە نیشاندا NPC تێدایە کاراکتەری تێدایە دەتوانی هاوکاریان بکەیت بۆ ئەوەی ڕێگایەکەت بۆ بکەنەوە لەبەر ماڵی وان دابڕۆین بەڵام دەرگار لێ ناکەنەوە هاوکاریکردنەکەش چۆنە بۆم لێرە نیشان دەکەوە گەراجەکەیان پڕی زۆمبیە تۆ دەیبچی گەراجەکەیان بۆ پاکەیتەوە اینجا ڕێت پێ دەدەن بچە شوێنی داهاتوو و ئەوەیان تۆزێک شکوگومانی لەکەن دروستکردن بەرەوەی حەز دەکەم یاریەکە تۆزی خۆی دادەخەلەوەی کەەوە جیهانە کراوەی مدعی و سەرنجڕاکێش بی لەبەرەوەی خۆداخستن بە شێوازەی نازام و بگومان گەورەترین تقریبا بڵێن کۆمنتش لە یاریەکەی ئەوەی کەەوە کامری کەسی یەکەمە کامری کەسی سێم بە سەرنجڕاکێشتر نەدەبوو بە بێگومان بەڵام دێت ئایلەندیش هەر بەو شێوازەی بوو دێت ئایلەند دووش هەر بەو شێوازەی دەبی پێم وایە خۆم کامری کەسی سێم بە کامری تۆزێک نزیک بە لەسەر شان بە سەرنجڕاکێشتر لەبەرەوەی تۆ بە سێ چار کارکتەری جیاواز توانی یاری بکەین وەروەها لەو چواردە خولەکە گەیم پلەیش چەند زانیاریی نوێ
نویان لەسەر ئەپگریدکردنی کاراکتەرەکەت باس کرد کەوا دەتوانی بە شێوازی کارت کە زۆر بەدڵنیە و شێوازە لەبەرەوەی ئەگەری هەیە بیکەنە پارە و شتی بێمعنا بیکەنە مایکرۆ ترانزاکشن کە زۆرم بەدڵ نییە باز مهم دەتوانی بە شێوەی کارت کاراکتەرەکەت بەقوتکەی هەندێک کارتیش بە شێوازێک دابنی کاراکتەرەکە وەکو سوپەر هیرۆ لێدێ واشتاش کەش کە زۆر بەدڵم نەبوو دانانی لێڤڵ بوو لەسەر سەری زۆمبیەکان هەندێک لە زۆمبیەکان لێڤڵیان 19 هەدەیە هەر چەندێکە بەو نسیە تۆ لێڤڵی خۆت کاراکتەرەکە لەوانێت 12 بی ناتوانانی باسانی ڕوبەڕوویان ببیەوە تۆ دەبی هەندێک سایت کوێست و هەندێک شتی بێمعنای ناو جیهانە کراوەکە بکەی تا لێڤڵی خۆت بەرزکەوە ئینجا ئەو کاراکتەرانە ناو بکە هیچ کاتێک شتە بەدڵ نەبووە کاتی خۆی لە یاریەکانی ئیبیسۆفت شتە زۆر بوو بەڵام ئێستا ئیبیسۆفت تقریباً کەمی کردەوە کە جێگەی دڵخۆشیە من حەز دەکەم لە یاریەکان بەس بڕۆم نامەوێت شتێک بکەم کە حەزم لێ نەبی بیکەم وەگە یاریەک فەرزکە لەسەر دەبی ئیلا بیکەی ئەگەرنان دەرناچی ئەو شتم زۆر بەدڵ نییە بە تایبەتی لە شێوازەشی یاری جیهانی کراوە پەسان لە ڕێدێدی پێت بڵێ تۆ دەوی بچی هەرچی شتی قۆڕ بێمعنا هەیە لە جیهانەکەی بچی خڕیانکە و ئینجا دەتوانین بچێت چاپتەری داهاتوو بەڵام دەتوانین هێشتانە نەکەێت دەتوانین یەکسەر بچێت چاپتەری داهات لە ڕێدێدی لەبەرەوەی لێڤڵ بەیز نییە کاراکتەرەکان ژمارەیان لەسەنیا دێد ئایلەند 2 لە مانجی 4 بڵاو دەکرێتەوە سەرنجڕا چێشە بەڵام پێویستە زیاتری لەسەر ببینم تاوەکو گومانەکانمان بڕێوێنێتەوە بەڵام دەبێت لە گۆژ پرسم هاوڕێن خۆشویستم ئێوە ئەو گەیمپڵەی کە پێم نیشاندان ئەو زانیارانی پێمدان پێتان وایە یاریشی باش دەبی خراپ دەبی سەرنجی ئێوەی ڕاتشراوە دەیکڕن یاخود نایکڕن لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن بێمە سەر Resident Evil 4 ریمیک کاپکۆم چەند گەیمپڵەیەکی نوێی لە ڕێگەی گەیم ئینفۆرمەر بڵاو کردەوە وێبسایتە وەروە ماگەزینێکی بناو بانگە مقابلەی هەردوو پرۆدیوسەر و دەرهێنەر یاریەکەیان کرد چەند زانیاریشی نوێیان لەسەر یاریەکەی باس کرد مهمترینیشیان K2E K2E ئەو جۆرە دیمەنانە نەکەواوەکو ڤیدیۆیە بەڵام خەسەریا ڕوو دەداتن بۆ نەکاتێک کاکتەرێکی تۆزەک چۆن دەڵێ NPCشی بەقوت تووشی لیۆن دەبی لیۆن لەو کاتە بە ئەنیمەیشنشی جیاواز لە گەیمپڵی دەبی ڕوبەڕووی بتەوە لە کاتێکی دیاریکراوە ئەکس داگری لە کاتێکی دیاریکراوە خڕداگری شەڕ بکەی ئەو کاتە دیاریکراوانە ئەستا لە یاریەکەی نمایە وەکو Resident Evil 4 کۆنیە لایەندایە بە شێوەکانیش هەرمایە واتە Q2E تێکەڵی گەیمپڵی کردێواتە حرەکانە هەرمانە بەڵام یاریەکەی کەت ناکەن واتە کامێرە کەت نابی بچێت شێوازشی جیاواز کامێرە بستە شێوازشی جیاواز ڕوبەڕووی دوژمنەکان ببیتەوە و زیاتر یاریەکە بەوەی دەچیکەوە بەبێ کەتە بێکمان کەتی تێدا بەڵام بەبێ کەتە مەبەستم کامێرەیە کامێرە هەر دەڕوا لەگەڵت تۆش بەردەوام دەڕۆی کە جێگەی سەرنجەوە جێگەی دەستخۆشیە لەبەرەوەی ئەو جۆرە شتانە لەوانەیە زۆر مۆدلی نمابی و خۆشیان باز دەکەن کەوا گەیمەری ئێستا زۆر گرنگی بۆ شتانە نادەم بۆیش ویستیان یاریەکە تەواو مۆدرن بکەن کە جێگەی دڵخۆشیە من وەکو خۆم ڕۆژێکم Resident Evil 4 ریمیک دەکڕم و دەیکەم ئێوە لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن دەیکڕی بەتەمای بیکڕی یان چاوەڕێ دەکەی زیاتر زانیار زیاتر سبزانی یانیش چاوەڕە دەکەی نرخی دابشتێ یاخود لە ڕێگە بەخۆڕای وەریگری شتانە لە کۆمنت بۆ چوونی خۆتان دەمێ بنووسن بینە سەر یاریێکی زۆر دڵخوازم ئەوی Star Wars Jedi Survivor دەرهێنەر یاریەکەی لە مقابلەیەکی نوێ ڕایگەیاندکەوە یاریەکەیان ئامادەی بە شێوەکان بەڵام بیرۆکەشیان هەیە لە بۆ ئەوی بەشی سێم و کۆتایی دروست بکەن هەرچەندە ئەو مانای ئەوەی نییە کە بەشی سێم لە بەرەمێنانە بەڵکومانەی ئەوەی کەەوە حەزی لێ بەشی سێم دروست بکە بەڵام بێگومان بینە سەواقع ئەگەبیانە بەشی سێم دروستکەن دەبێ یاری باش بفرۆشێ بەشی یەکەم زۆر باش فرۆشە پێشوازێکی باشی لێکران نمرێکی باشی پێدرا گەیمەرانیش بەعاملی ڕازی بوون Survivor بۆ ئەوەی بتوانێت بەشی سێمی لێ دروست بکرێت بتە تریلۆجی واتە سێ شت بۆ منە فیلممان هەیە تریلۆجیە وەکو Godfather Part 1 Part 2 Part 3 Star Wars Jedi Fallen Orderمان هەبوو بەشی دووەمیشان Star Wars Jedi Survivor بەشی سێمیش ئەگەری هەیە درهێنەرەکە حەز دەکات دروستی بکە بەڵام بێگومان پێویستە بەوەی کە ئەو یاریە باش بفرۆشێ پێشوازێکی باشی لێ بکرێەوە EA جێگەی دەستخۆشیە لەو ماوەی ڕابردوو چەند ساڵێک کە دەبینم EA دێتەوە ناو جیهانی یاریە سینگل پلەرەکان کەسە زیاتریش باسی دەکەین جێگەی دڵخۆشە بەڕاستی حەز دەکەم EA زیاتر گرنگی بە ئەو جۆرە یاریانە بدە لەبەرەوەی یەکێکە لە توانایە زۆر باشەکانی کۆمپانیای EA ستودیۆیەکانیان بتوانین یاری سینگل پلەری ناوازەمانە بۆ دروست بکەن لەو یاریش دەبێت بۆ چوونی ئێوە وەرگرم Star Wars بەشیەکان بتکردنیە یان چاوەڕوانی بەشی ئەو بەشەی و بابا بڕای منیش ئێستا ئەگەر بە تەمای بیکەی ئەو بەشی یەکەم بکە و بەشەش من لە ڕۆژ یەکەم بێگومان دەیکەم لەبەرەوەی عاشقی Star Warsم چەند کرد باسم کردی Survivor زۆر ناوازە دیارە بەداخەوە Telltale Games کەرزام لە کوردستان هەوادارێکی زۆری هەیە بە فەرمی ڕانگەیان یاری The Wolf Among Us 2 لە بۆ 2024 دوایان خست بەڵام جێگەی دەستخۆشیە دواخرانەکان لەبەرەوەی وتیان بۆیە دوای دەخەن یاریەکە تاوەکو تووشی کڕەنچی نەبن کڕەنچ وشەیەکە لە ناو دنیای ڤیدیۆ گەیم بە تایبەتی لە بەرەمێنانی ڤیدیۆ گەیم بەکاردێن بۆ ئەو ستودیۆیانەیە کەوا بەردەوام زەخت دەخەنە سەر کارمەندەکانیان هەفتانە لە ڕۆژی ئۆفیان کار بکەن و سەعاتی زیاتر لە ڕۆژە کار بکەن بە تایبەتی سێ مانجی پێش کۆتایی سێ مانجی کۆتایی بەرەمێنانی هەر یاریەک کە یاریەکان بڵاو دەکەنەوە بەردەوام زەخت دەخەنە سەر کارمەندەکانیان سەعاتی زیاتر کار دەکەن پارەیان
پارەیەکی واژ وەرناگرن ئیجازە و ئۆف و ئۆشتانەش وەرناگرن ئەو پێ دەوترێت کرانچ لە دنیای ڤیدیۆ گەیم وتیان تاوەکو تووشی کرانچ نەبن و تاوەکو تووشی ئەوەی نەبن کە یاریەکە بە خراپی بڵاو بکرێتەوە یاریەکان دواخست بۆ 2024 کە جێگەی دڵخۆشیە بە شێوەیەک لە بۆ کارمەندەکانیان بەڵام بگومان بۆ ئێمەش ناخۆشە هەرچەندە من وەکو خۆم باس خۆم کەم وڵف ئەمەنگەسی بەشیەکەم نەکردی بەڵام یاری تێڵتێڵم کردیە پێشتر لە تێڵتێڵەکەم پێمابی لە واکین دێدەکان بوو درێکیانم کرد بەڵام وڵف ئەمەنگەسم نەکردی و حەز دەکەم بیکەم بە تەما بموتمەگە بەشی دووەم بێ اینجا بەشیەکەم دەکەم تاوەکو پێکەوە تاویانکەم بەشیەکەم تاوەکەم بەشیەکەم بەڵام کاتام ساڵێکم لە بەردەستە دەخۆم بە ئیسراحەت بەشیەکەم دەکەم اینجا بەشی دووەم کردیتت نەتکردیە بەشیەکەم لە کۆمنت بۆچنی خۆتان برسە بینە سەر سیفو ئەپدێتێکی نوێی لە بۆ دێ DLC نوێی لە بۆ دێ بە ناوی ئارینا کە 5 گەیم مۆدی تێدایە لەگەڵ چەندین ئاریناوەتە چۆن مەدانی جیاوازی شەڕکردن لەگەڵ چەندین بۆسی نوێ دەتوانی شەڕیان لەگەڵ بکەیت و دڵخۆشیشین کەوا لە ڕۆژ یەکەمی بڵاوبوونەوەی ئارینا لەسەر پلیستیشن و Xbox و PC لێک ڕۆژی بەردەست دەبی چکە پێشترش باسم کرد کەوا یاریەکە ئێستا لەسەر Xbox بەردەستە ڕاستە پێشتر ئەکسکلوسیڤی پلیستیشن بوو واتە تایبەتی پلیستیشن بوو ئێستا Xbox بەردەستە ئەو ئەپدەیتە نوێش ئەو DLC نوێش لەسەر هەموو کۆنسۆڵ و PC لێک ڕۆژدا بەردەست دەبی کە زۆری نمایە بدەم چەند ڕۆژی داهاتوە بینە سەر Cyberpunk 2077 بۆ کەسانێک کە ئامەری ستیم دێکیان هەیە یاریەکە ئێستا ڤێریفایدە لەسەر ستیم دێکی ڤێریفاید واتە یاریەکە کار دەکە بەبێت کێشەی گەورە و ستیم دێک خۆی سەپۆرتی ڕاستە خۆی یاریەکەش دەکە و ئێستا حالیان دەتوانی بە فرێم ڕێتێکی باش بە کواڵەتێکی باش لە سەرەتا تا کۆتایی ئەو یاری ئەنجام بدەیت لە حرەکەیەکی زۆر سیر ستودیۆی ئایۆ ئینتراکتیڤ کە یاریەکانی هیتمان دروست دەکەن بە نیازی یاریەکی فانتەسینە واتە فانتەسی تاو خەیاڵی و یاریەکەش بە فەرمی ڕاگەیەندرا یعنی ئێستا حالیان خەریکی ئەو یارینە و جگە لەوەش ئەوانە خەریکی یاریی جیمز بۆندیشن واتە دوو یاری لێک وەختی بەرهەم دێنن ئایۆ ئینتراکتیڤ کە جگەی سەرنجات لەبەرەوەی ئەو ستودیۆ زۆر زەبەلاح نییە بەڕاستی پێم سەیرە دوو یاری دروست دەکەن بەتایبەتی جیمز بۆندەکەم بە فەرمی بە ڤیدیۆشەوە ئاشیان کردی و ئەوشیان بە شێوی تێکست ئاشاکرد واتە لە ڕێگەی مقابلەیەکەوە و دەنگۆش هەبوو کە ئەو یاریە لە شێوازەکی دراگن دەبی واتە ئەشدی هاوشی تێدا دەبی و تایبەت دەبی بە Xbox واتە ئەکسکلوسیڤی Xboxە بەڵام ئەو تەنیا دەنگۆی و فەرمی نییە بەڵام ئەوەی فەرمیە یاریەکە ئێستا حالیان ئاشاکرێ و یاریەکە لە زۆری ئۆنلاینیشە فانتەسیە وەروە RPG-شە کە دەزانم سێ کەلیمەیە گەیمەری کورد زۆر حەزی لێ نییە باز مهم ئۆنلاینە بەردەوام پێویستی بە ئینتەرنێتە فانتەسیە کە تاو خەیاڵیە وەکو گادڤاری تاو خەیاڵیە و RPG وەکو یاریەکانی ئەساسنە ئەو زۆر یاریانەیەکەوە بەردەوام کارکتەکەت بە قوت دەکەی و جیهانەکە ئەپدەیت دەبتۆشت مهم RPG ڕۆڵ پلەینگ گەیمسە کە بە خۆت یاری دەکەی بە کارکتەرەکەی خۆت کە دروست کردێ چ دەبیت ناوی نازانین جارێ ئەپدەیتێکی نوێ لە بۆ یاری The Outer World بڵاو دەکرێتەوە بە ناوی Spacer Choice Edition تایبەتە بەو کەسانی یاریەکان هەیە لەسەر PlayStation 5 Xbox CDS وەروە PC یاریەکە کواڵەتی یاریەکەی زۆر بەرز دەکاتەوە فرێم ڕێیتی بەقوتر دەکە باشتر دەکە وەرە گرافیکیش پاکتر دەکاتەوە ڕەنگەکان باشتر دەکە وەکو ئەوە یاریەکە ڕیماستەر کایتەوە بەڵام بێ ئەوەی بڵێن ڕیماستەرمان کردیتەوە وەچەند میشنێکی نوێش بەردەست دەبی و لە هەفتەی داهاتوش لەلایەن ئۆبسیدیانەوە ئەو ئەپدەیتە بەردەست دەبی پێم وابی بە خۆڕاییە بە پارە نابی بەڵام سەدەسەش ئەکیدنی ئەو یاریەی کە لەوانەیە ماگەداری نەبین بەڵام لە جیهانی گەیم بەتایبەتی لە دەرەوەی وڵات خەڵکەکی یەکجار زۆر عاشقینەوە و زۆریان خۆش دەوێت و دەشیکەن Sons of the Forest زیاتر لە 2 ملیۆن کۆپی لێفرۆشە لە 24 ساعتی بڵاوبوونەوەی بە شێوەی ئێرلی ئاکسسیشەوە یاریەکە بە فول بەردەست نییە تەنیا بە شێوەی ئێرلی ئاکسسە کەسی 2 ملیۆن کۆپی لێفرۆشە لەسەر ستیمی لەسەر PC و یاریەکە دەڵێن زۆر ترسناکترە زۆر سەرنجاتشتە گرافیک زۆر باشترە چەند ڕڤیوەکەم سەیری کرد لە سەری Sons of the Forest لەبەر یاری پێشویان بە ناوی The Forest بوو زۆر سەرکەوتوو بوو Sons of the Forest یاریشی تەواومانەوە لە ژیانەوە تە سڤایڤەرە چیرۆکی هەیە بەڵام چیرۆکی وەکو یاریی God of War و Last of Us و Gears of War و ئەو زۆرە یاریان نییە کە بڵێ بەردەوام چیرۆکە لەگەڵ دەڕوە بەڵکو چیرۆکە خۆتی مەسەرەن تۆ لەناو دەریایی کەشتێکە تێک دەشکێ دەکەوێت دوورگەیەک لەو دوورگێ دەبێت دەستکی بە کۆکردنەوەی یاری سڤایڤەرەکان چۆنە داری کۆ دەکەی و ئاگری دروست دەکەی دواتر خانوێک بۆ خۆ دروست دەکەی کوخێک دروست دەکەی بۆ ئەوەی لە چیرۆکی یاریەکەش بچێ پێش دەبی لە ناو جیهانەکە بگەڕێ بە تایبەتی بچینەوە ئەشکەوتەکان ناو دارستانەکان بەڵام ئەو شوێنانە خەڵکی نەیتیڤی تێدا خەڵکی ڕاستەنی و مەنتیقەی تێدا کە ئەوانە زۆمبی نینە بەڵام وەکو زۆمبیشن یعنی زۆمبی ناتان بڵێن پێیان بڵێن زۆمبی لەبەرەوەی ئەوان پێیان بڵێن نەیتیڤ واتە خەڵکی ڕەسەنی ئەو شوێنەی کە هێرش دەکەنە سەرت ترسناکەواتە یاریێک هەم ترسناکە و هەمیش یاریێکی زۆر متعدیارە بە تایبەتی بۆ کەسانی حەزیان لە زۆری یاری سڤایڤەرە مهم Sons of the Forest دەمێت گەیمەرێکی کورد بینەوە بڵێ من ئەو یاری دەکەم بە تایبەت چێکە سەری بەرنامەی من دەکەم
من نەم کردووە نازانم چۆنە یاریەکە بەڵام زانیاری لەسەری کۆکردەوە لە ئینتەرنێت دەمێ ئێوە بۆچوونی ئێوە بزانم و چێش دەیکە بێمۆسە ئەی کە بەدەن دەڵام شتی زۆر باش دەکە ئەوی ژەبەیەکەوە لە گەیمەرانی خۆی بە ڕێگەی ئیمێل دەپرسیکەوە حەز دەکەی بەشی دووەم و سێم یاری دێت سپیس ڕیمەیک بکەینەوە یاخود نەوە تا چەند حەز دەکەی یاخود ئینترستی تێیدا لە ئۆنلاین چەند سکرینشۆتێک بڵاوکرایە بۆ چەند کەسێک نێردراوە کەوە لە ڕگەی ئیمێل لەبیان هااتێ دەڵی ڕاستەخۆ لێمان دەپرسنکەوە حەز بە دووبارە دروستکردنەوە یاریێکی وەکو دێت سپیس 2 دەکەن یاخۆتنا لەبەرچش پێم وابی بەشی ئیمێل نەرجای لەبەروی دێت سپیس کە ڕیمەی کراوە لە مانجیەک بڵاو کرایەوە ژمارە کۆپی زۆری لێ نەفرۆشە پێم وابی کە هیوای لە بۆ دەخواست لێ فرۆشە بەڵام بەو شێوەیەش نەبوو فرۆشەکەی بەڵام لە ڕووی ڕەخنەگرانەوە ژمارەیەکی باش لە مێتاکریتیک وەرگرتیەوە گەیمەرانی زۆر بەدڵیان بۆ تاوەتەوە کەسانێکی کڕیان بەڵام فرۆشەکەی بەو شێوازەی نەبوو لێش لە گەیمەران دەپرسی بەشی دووەم سێمتان دەوێت یاخودنا من یاریەکەم کڕیە دەستشم نەدا تا ئێستا بەڵام کڕیمە ئۆکەی بەشی دوم سێمشم دەوێت بەڵام باڕ ناکەم باسان دەستیان لێدەم لە بەرەوەی بەڕاستی کات نییە سەو چێ کردی دێت سپیس دەمەوێت لە کۆمنت بیانبینەوە بینەوەسە E3 نیتیندۆ هەرچەندە دەمانزانی بەڵام نیتیندۆ بە فەرمی ڕایگەیاند کەوا بەشداری E3 ئەو ساڵ ناکە واتە نا شۆکیسی هەیە لە E3 نە بەخۆشیان لەوێ وجودیان دەبی لێ ئەمەندە من واتە پانێڵ و شتیان هەبی یاخود لەوێندەر ئەشیای خۆیان عرضکەن وەکو مایکرۆسۆفت و وەکو سۆنی بەشداری E3 ناکەن بەڵام مایکرۆسۆفت بە فەرمی ڕایگەیاند کەوا لە وەختی E3 لە پێش E3 کۆنفرانسێکی گەوری خۆیان هەیە سۆنیش دەنگۆیەکی گەورە هەیە کە ئێستا باش دەکەم شۆکیسیان دەبێت سەو نیتیندۆش پەیوە لە هەفتەی ڕابردوو باسی یاریێکمان کرد بەناوی Baldur's Gate 3 من وتم لە بۆ پلیستیشن و Xbox بەردەست دەبی بەڵام دوای کە سەیرم کردەوە وسرای باس پلیستیشن و خۆی یاریەکە تەنیا PC بەڵام لە پلیستیشن 5 بڵاو دەکرێتەوە سەو گەیمەران یەکسەر بۆچوونیان وا بوو کەەوە ئەو یاری لۆ لە بۆ Xbox بڵاو ناکرێتەوە ئایا ئەوە تایبەتی سۆنیە یەک پلیستیشنە یاخودنا پەرەپێدەرەکان وەڵامیاندا وتیان نەخێر ئەو یاری تایبەت نییە لە بۆ پلیستیشن بەڵام کاتمان نییە یاخود نەمانتوانیوە ڤێژنێکی زۆر باش لە بۆ Xbox Series X و S دروست بکەین دەڵێن کارکردن لەگەڵ Xbox Series S زۆر زەحمەتە لە بەرەوەی کواڵەتی یاریەکە دەبی زۆر بێتە خوارەی و هەمان کاتچدا فرێمڕێت یاریەکەش بە باشی ببینێتەوە و کۆنسۆلەکە یەک قەبارەکەی زۆر بچووکە بەتە ستۆرێجی بچووکە SSD-ەکەی قەبارەی کەمە دووش کواڵەتێکی باش ناتوانین پێی پەخش بکەین مثلا ناتوانین بە 1080 4K 2K ئەوشتانەی یاری پێپەخش بکەین لە بەرەوەی حەجمی بری لە ڕووی توانە و گرافیک و هێزەوە خۆتی زۆر کەمات و ئەگەر بتوێ یارش لەسەر Xboxی نوێ بڵاوکەوێت دەبی لە بۆ هەردووچیان بەردەست بێ ئەوە قانونی مایکرۆسۆفتە هەر یاریێک بتوێت لەسەر Xboxی Series بڵاوکە دەبی هەم ڤێژنی Xbox Series S دەبی هەم Series X دەبی بۆیش پلیستیشن تۆزێک زیاتر یاری تر پارتیەکانیان زووتر لە بۆ دەهێن دەکات لە بەرەوەی یەک زۆر پلیستیشن 5مان هەیە ڕاستە دوو زۆرمان هەیە مەسەن دیسچی هەیە دیشتنیە بەڵام ڕووی هێز و پابەرەوە یەک زۆرن بەڵام Xbox دوو زۆری تەواو جیاوازن یەکەشیان کە قوتی زۆر کەمترە Xbox Series S وەروا ستۆرێج و SSD-کەش زعیفترە بەڵام Series X بە قوترێستە مثلا من هەمە Series X-م بە قوتی چێشنیە بەڵام Series S مایکرۆسۆفت دروستی کردێت تا خەڵکەشی زیاتر بێنە ناو زیانیگەی بەڵام ئەمە کاتشتە مشکل لە بۆ پەرەپێدەران دروست دەکەن بێ ما بێگە پەرەپێدەرەکان زیاتر خۆیانمانی کە دەتوانن بە Series دروست بکەن بەڵام کاتیان دەوێت پڵاریان دەوێت و مایکرۆسۆفت پای زۆرم بابیان داتێت بێنە سەر هەواڵەکانی پلیستیشن هەواڵی زۆرمان هەیە بەڕاستی و هەم پلیستیشن هەم Xbox بە مهمترینیان دەست پێ بکەین کەەوە جف گراپ ئەو کەسێکەوە پێشبینی کرد State of Play PlayStation لە کۆتایی مانجی دوو بڵاو بکرێتەوە دەڵێ وتیشی کە ئەو شەو کەوتیشی State of Play کە زۆر مهم نییە زۆر بچووکە قسەکەی ڕاست بوو و لە هەمان کاتیشدا جف گراپ وتی PlayStation شۆکیسێکی زۆر زەبەلاح و گەورەترین شۆکیسی خۆی دەبیت لە مێژووی خۆی لە پێش مانجی 6 واتە پێم وابی لە کۆتایی مانجی 5 یان سەرەتای مانجی 6 شۆکیسەکەی PlayStation باسی ستەکە جف گراپ دەنوێتین زانیاری دەڵێ باسی سێچار یاری تەواو نوێ دەکەم وەروە یاریەکانی کە ئاشاشی کردیە شتی زیاتریان لەسەر دەزانین واتە 100% گەیم پلی سپایدەرمان 2 دەبینی 100% لەبەرەوەی ئەو یاریە لە پاییزی ئەوسا بڵاو دەکرێتەوە 100% تڕۆیدەرێکی نوێی وۆڵڤرینج دەی ببینین لەبەرەوەی یاریش ئاشاکرایە بەڵام یاری نوێیەکانی دیکە چییە نازانین دەتوانم بڵێم لە کاتێکینکەوە زۆر زەحمەتە پێشبینی داهاتی پلیستیشن بکەین لەبەرەوەی قەت سۆنی نەبووە ئەو ماوەیە زۆرە شۆکیسی گەورە نەکە و هیچ زیادێکی جگە لە سپایدەرمان و مارڤڵز وۆڵڤرینی ئاشان نەکردی بێ یعنی هەموو جارێ 4 ساڵ 5 ساڵ پێم وابێ 3 ساڵ یاریمان هەبوو تڕۆیلەرمان هەبوو دەیگوتە یارە فلان ساڵ دێ یاخود 2 ساڵی کرد 3 ساڵ کردی بەڵام لە مێژە پلیستیشن تەشی وای نەکردیە و دەڵێ هۆکارێکی دیکەی کە شۆکیسی پلیستیشن ئەو ساڵ زۆر زەبەلاح دەبی لەبەرەوەی سەکند فەیسی PlayStation 5 دروست دەکات واتە PlayStation 5 کە لە 2020 بڵاو کرایەوە ژمارەیەکی زۆری نەفرۆشە لەبەرەوەی زۆر بەردەست نەبوو بەڵام ئێستا کێشەی دروستکردنی PlayStation 5 یان نییە PlayStation 5 لە هەموو دنیای بە سعری خۆی بەردەستە
گەورەترین مارکتینگی سۆنی دووبارە دەست پێ دەکەوت چی ئەوەی وایە کە پلیستیشن 5 دووبارە بڵاو بکەنەوە بۆیش گەورەترین یاری لە بۆ ئاشا دەکەن تۆنێک شتی لە بۆ ئاشا دەکەن وەرە تۆنێک یاری third party ئاشا دەکەن کەەوە تایبەت بە پلیستیشن 5 وەک خۆشم پێم وایە ساڵن هیلە نوێیەکە لەوێ دەبینین و زانیاری زیاتری لەسەر دەزانین کات شەوکەیسی پلیستیشن دەتوانین بڵین 99.9 لە پێش مانجی 6 دەیبینین کۆتایی مانجی 5 یان پێش مانجی 6 ئەو بێگومان بەندەی براتان کۆنفرانسەتان بە لایڤ بۆ دەگوازینەوە لە مقابلەیەکی نوێ لەگەڵ industry.biz کە وێبسایتێکی زۆر بەناوبانجی دنیای ڤیدیۆ گەیمە کە زۆر کەڤەری یاخود چیرۆکی هەواڵی پلیستیشن زۆر زیاتر بڵاو دەکەنەوە زیاتر لەوان نزیکن لە مقابلەیەکی نوێدا پلیستیشن هەر بە ئاشا دەڵێ هەوڵ دەدەن پلیستیشن یاخود پلیستیشن 5 بکەنە باشترین شوێن لە بۆ کۆمپانیەکانی دیکە تا یاریەکانی خۆیانی تێدا بڵاو بکەنەوە ئەو قسەیە لەوانەیە بڵێن ئۆکەی بەس معنای چییە ئۆکەی معنای چییە معنای ئەوەیە کاتێک کەوان عقد لەگەڵ سۆنی دەکەن سۆنی لە ڕێگەی ستەیت ئۆف پڵەی بی لە ڕێگەی شۆکەیسی بی لە ڕێگەی گرنگجی پێدانی ئەو یاریە بی لە ڕێگەی فرۆشتنی یاریەکە بی لە پلیستیشن ستۆر وا لە یاریەکەی بکە ژمارەیەکی زۆر لێ بفرۆشتێ پارەیەکی زۆر لە بۆ کۆمپانیای دروستکەری ئەو یاریە بڵاوکەرەوەکە بەدەست بینی وەروەها یاریەکەش لەلایەن گەیمەران خۆشەویست بی بۆیش هەوڵ دەدەن پلیستیشن بکەنە باشترین شوێن لە بۆ یاریە third partyەکان واتە ئەو یاریانەی کۆمپانیەکانی دیکە بۆ یاریش وەکو Resident Evil یاریش وەکو Hogwarts Legacy لۆ ئەوانە لەسەر پلیستیشنی زۆرترین ڕکلامیان هەیە ڕاستە عقدیان هەیە لەگەڵ سۆنی بەڵام عقدەکە لەسەر ئەساسی چییە لەبەرەوەی ئەو یاریانە گەیمەرانی پلیستیشن زیاتر پارە سەرف دەکەن لەوەی گەیمەرانی Xbox سەرف دەکەن لەبەرەوەی گەیمەرانی Xbox بەخۆی هەوڵ دەدا گەیم پاس بەکاربێنن نەک پارەی ڕاستەقینە $60 بیاریەکان بدەن و چەندین لێکۆڵینەوەش کرایەوە گەیمەرانی پلیستیشن زۆربەی کات ئامادەن $60 بیاریەکان بدەن گەیمەرانی Xbox ساڵانە جارێک بۆ دووجار $60 بیاریەکان بدەن زیاتر چاوەڕوانی ئەوەنە یاریەکەیان بێتە سەر گەیم پاس و بەکاربێن ناقیشانە لەبەرەوەی هەموو ماجێ $5 بە گەیم پاس دەدەن ئەو دوو زۆر بیرکردنەوەیمانە ڕاست سۆنیش PlayStation Plus Extra Premium هەیە بەڵام سۆنی دەێت فۆکسی لەسەر فرۆشی یاریەکانە تاوەگە پارێکی زۆر کۆکاتەوە لە بە کۆمپانیەکان و سیستمێکی صحی تەندروست دروست بکەتەوە بەردەوام یاری بەقوت و باشی لەبۆ بێ هەم گەیمەری دڵخۆشکە بەڵام پارەی زۆر سەردەی سەرفکە ئەم کۆمپانیەکانیش دڵخۆشکە پارێکی باشیانە بۆ بگەڕێتەوە ئەو هەفتەی سۆنی قسەیەکی کرد کە من پێم وان نییە زۆر ڕاست بی وەکو خۆم بەڵام سۆنی مەزبوری شەو قسانە بکە لە پێشچاوی حکوومەتەکانی ئەوروپا و ئەمریکای تاوەکو ڕێگری لە مایکرۆسۆفتکەن لە کڕینی ئاکتیڤیژن سۆنی لەو هەفتەی وتی پارەی فرۆشی Call of Duty وا دەکە یاریش وەکو گادۆڤاری دروست بکە ئەو قسەیە زۆر گەورەیە بکەمان بەس باش شیکەینەوە قسەیمانە چییە سۆنی دەڵێ لە کاتی فرۆشی یاریەکانی Call of Duty کە بە ملیاران دلار کۆ دەکرێتەوە 130 ئەو پارەیە بێگومان لە بۆ پلیستیشنی دەڕوا 170 لە بۆ ئاکتیڤیژنی دەڕوا ئەوە دەستا مایکرۆسۆفت Xboxیش هەروایە 170 لە بۆ کۆمپانیایە 130 لە بۆ Xbox لەسەر آیفۆنیش وایە کە ئەپەچی دەکڕی 170 لە بۆ خاوەنەکە 130 لە بۆ ئەپڵە گوگلی شەروایە سۆنی دەڵێ لەو 130 کە ملیاران دلار کۆ دەکرێتەوە لە ڕێگەی فرۆشی یاریەکانی Call of Duty باتڵ پاسە سکینە هەرچیەکە سۆنی بۆ 130 دەتوانانی ئەو یاریانە دروست بکە کە گەیمەرانی پلیستیشن عاشقین بۆ یاریش وەکو God of War هۆرایزنە ئەو یاریانە بەو پارەی دروست دەکرێن هەرچەندە لەوانەیە مەقسەدی پلیستیشنی ئەوە نەبیکەوە تەنیا بۆ پارەی دروست دەکرێت بەڵام مەبەستی ئەوەیە کەەوە کارگەریی گەوری هەیە لەسەر داهاتی پلیستیشنە بۆ دروستکردنی یاری ناوازە یاری third party ئەو قسەیەش ئەومانای دەدەکەوە مایکرۆسۆفت ئامادەیە ملیۆنان و ملیاران دلار سرف بکە لە کڕینی کۆمپانیا حازر لەبەرەوەی پارەیان هەیە بەڵام سۆنی ناتوانانی ئەو پارێز دەبەلا هەل لە کڕینی کۆمپانیای جیاواز سرف بکە یاخود لە پێدانی ستودیۆی جیاواز بە پارەیەکی زەبەلا سرف بکە تاوەکو یاری جیاواز لە بۆ دروست بکرێت ئەگەر بێت و Call of Duty نەمینێ بێگومان هەردوو لە زەخت دەکەن کە ئێستا لە هەواڵی Xbox زیاتر باسی دەکەم بەڵام قسەکە تۆزێک زیاد لە حەدە بە بڕای من لە بۆ سۆنی قسەی بکە لەبەرەوەی سۆنیش کۆمپانیای زۆر بچووک نییە ڕاستە بچووکە لە چاو مایکرۆسۆفت و Xboxی براندی Xbox بەڵام بەو شێوەیەش بچووک نییە سۆنی لەبەرەوەی فرۆشی یاریەکان بەڕاستی دەکەن سۆنیە دەکەم پلیستیشن نیە فرۆشی کۆنسۆل لە کنەوانە کە ئێستا باسی دەکەم بەزمیم ئەو قسەیەشی کرد لەو هەفتەی پلیستیشن بینە سەر God of War Ragnarok لەو هەفتەی بە فەرمی ئاشکرا کراکەوە لە بۆ 14 خەڵاتی بەفتای کاندید کرایە بەفتا ئەگەر نازانن چییە وەکو ئۆسکاری بەریتانیایە بەڵام جیاوازەکەی چییە بەفتە تەنیا لە بۆ فیلم و
زنجیرەکان نیە بەڵکو لە بۆ گەیمیش هەمان خەڵات تەوزێ دەکرێت لە بەریتانیا لە بۆ چواردە خەڵات کاندید کرێ هەموو خەڵاتە گەورەکانی لە بە هەموو خەڵاتە گەورەکانی بەفتای کاندید کرێ پێشم مابی زۆر بەهێرە زۆری دەباتەوە لەو هەفتەیە بەپێی راپۆرتێکی نوێ بێت ئاشکرا کراکەوە زیاتر لە 30 ملیۆن کۆپی لە کۆنسۆلی پلیستیشن 5 فرۆشرا کە سۆنیش لە هەفتەکان ڕابردوو ئەو ژمارەی پژاس کردەوە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە مایکرۆسۆفت تاوەکو ئێستا نەیوتووە چەند ملیۆن کۆپی لە Xbox Series S و X فرۆشرا یاخود بەجیا چەندیان فرۆشرا بەڵام پێ راپۆرتێ بی کە چەند داتایەکیان بەدەست کە تێ دەڵێن 18.5 ملیۆن کۆپی لە هەردوو کۆنسۆل فرۆشرا وات هەم Series X هەم Series S بەڵام دەڵێن زیاتر Series S لەبەر نرخی هەرزانترە و گەیمەرێکی زیاتریش مثلا کۆنسۆلی هەر نەبوو بی دەتوانین Series S چی لە بۆ خۆی بکڕێت کە پێم وایە شتێکی زۆر باشە بەس مهم نیوەکە نما پێشتری نیوە بوو متسارێک بوو مثلا Xbox سارێکێکی مارکێت بوو PlayStation هەفتار 50 بە 50کەش 50 بە 100 نییە پێم وابێت لە 50 بەسەرەوەی ئێستا چونکە 18 لە چاو 30 ملیۆنی مەسەلەن 30 ملیۆن دابەشی دووکەێنتە 15 ئەوان لە 15 زیاتریان فرۆشتیە واتە تۆزێک لە نیوەی بەرزترن پێم وایە وەزعی Xbox لە ڕووی ژمارەی فرۆشی کۆنسۆڵەوە لە چاو جیلی ڕابردوو زۆر باشە واتە پیرۆزبای لە مایکرۆسۆفت و Xbox دەکەم لە بۆ فرۆشی کۆنسۆڵەکانیان واروەها پیرۆزبای لە بگمان سۆنی و پلیستیشن دەکەن لە بۆ فرۆشتنی وەکو خۆیان ینی بەڕاستی سۆنی پێویستە باشتر بی مایکرۆسۆفتش ئێستا زۆر باشتر سۆنی چەندین تەلەڤیزیۆنی جیاوازی بڵاو کردەوە بە ناوی براڤیا کە تایبەت نییە بەڵام دەتوانین لە بۆ براندی پلیستیشن 5 ئەو تەلەڤیزیۆنە نوێیانە کە یەکەچیان 85 ئینچ زۆر زەبە لە هەر نرخیشیانە سەر $1000 بێکمان زۆر بەرزن پێمان بچووکترینیان لە دەوری $800 بەڵام زۆر بچووکە ماسفە هەموو ماسفەتەکانی نییە میهمیەکانی تەلەڤیزیۆنانە چیە VRR-یان هەیە HDR-ی نوێیان هەیە تاو لەگە PlayStation 5 کار دەکەن هەرچی ماسفاتی PlayStation 5 هەیە لە ڕووی کواڵەتی وێنە لە ڕووی فریم ڕیتەوە لە ڕووی 120 هرتز زۆرشتانەوە ئەو تەلەڤیزیۆنانە هیچیان واتە ئەگە پارەت هەیە بە دوای تەلەڤیزیۆنێکی باش دەگەڕێت کە بێگومان من نیمە و بە دوای تەلەڤیزیۆنیش ناگەڕێم بەس مهم ئەگە پارەت هەبی PlayStation 5 هەبی حەزت تەلەڤیزیۆنی زۆر بەقوت و سەرنجا چێش بی ئەو سۆنی براڤیانە زۆر باشن بەڵام بێگومان پارەکی زۆریان دەهێن لەو هەفتەیە چەند زانیاریش نوێمان لەسەر یاری Final Fantasy 16 بەدەست کرد لەبەرەوەی کۆنفرانسێکیان ئەنجامدا لە تۆکیۆ یاخود لە ژاپۆن ستودیۆی سکوێر ئینێکس ئەنجامیدا لە بۆ هەندێک ڕۆژنامەنووسی تایبەت هەندێک یوتیوبەر چوونەوێندەر هەندێک گەیمپڵی نوێی Final Fantasy 16 یان بینی و مقابلەی دەرهێنەر و پرۆدیوسەری یاریەکەیان کرد چەند زانیاریشیان باس کرد مهمترینیان ئەوەیە کەوا ستایلی Final Fantasy ئەو جارە بە تەواوەتی جیاوازە لەگەڵ یاریەکانی ڕابردوو تاکتیکل و استراتیژی ئەو شتانە نییە وەکو یاریشی گادوڤارە ینی بسەبەت مەبەستیان ئەوەیە یاریێکی ئەکشنی کامریکەسی سێمی مۆدێرن دروست بکەن کە پێم ماشتێکی زۆر باشیان کردێ من وەک خۆم عاشقی یاریەکانی Final Fantasy نیمە لەبەرەوەی ستایلی پێشویان بە بڕای من لەگەڵی گەورە نەبوو و ئێستاش ناتوان بچمەنە ئەو جۆرە ستایلە بەڵام ئێستا حالیان دەیانێت هەموو خەڵک هەموو گەیمەران بە شێوەیەکی گشتی ئەو یاریە بکەن و بکڕن وەکو Final Fantasy 7 ریمیک نییە هێشتا لەویش تۆنە کراوەترە جیهانی کراوە نییە بەڵام نیمچە کراوەیە گادوڤاری کامریکە سێمە و چەند زانیاریشمان بەدەست کە لەسەر کارکتەرەکان لەسەر چیرۆکەکەی کەوا چیرۆکە شتاوە فانتەسیە لەسەر پاوەر و هێزە لەسەر میراتگیریە لەسەر پاشایەتیە لەسەر هەبوونی هێزی دەسەڵاتە وەرە کارکتەرەکانیشمان ئەوانەی کە یاریی پێ دەکەین پاڵەوانەکە دەتوانی بە چەندین زۆر توانای جیاواز بتە مەخلوقی جیاواز تاوەکو شەڕەکان بکە کە پێشتر پێم وابی وەکو فیچەرێک لە یاریەکانی Final Fantasy هەبوون بەڵام ئێستا حالیان دەتوانی ببیە ئەو کارکتەرە نەک ئەو کارکتەرە بانگ بکەی شەڕت لە بۆ بکە Final Fantasy 16 بێگومان لە کۆنفرانس شۆکەیسەکەی ئەو ساڵی PlayStation زانیار زیاتر دەستزانین و بەرواری بڵاوکردنەوەش پێکمان ئاشا دەکرێت و یاریەکەش تایبەتە بە PlayStation 5 تاوەکو ئێستا نازانین کە Xbox بەڵام پێم وابی لە دوای ساڵێک دێتە سەر PC دواشت لە هەواڵەکانی PlayStation باسی بکەم پێش بمەسە هەواڵەکانی Xbox بە باسی تریلەر نوێیەکەی ئەپیسۆدی هەشتەمی یاخود ئەڵقەی هەشتەمی زنجیرەی The Last of Us بکەم بێگومان لەو هەفتەیە ئەڵقەی هەشتەم دێ ترۆی بیکەری تێدایە ئەو جارە لە ئەڵقەی هەشتەم ترۆی بیکەر دێ ئەو کەسەی کە بە دەنگ ڕۆڵی جۆڵ دەجێڕی لە یاریەکانی Last of Us بەڵام لێرە ڕۆڵی کارکتەرێکی جیاواز دەجێڕێت لە جەماعەتی دەیڤیدە ئەگەر یاری Last of Us بەشی یەکەمت کردی دەزانی کەوا دەیڤید تاکمەچی هەیە ئەوانە جۆرە کارێک دەکەن کە نامی سپۆیل کەم کە زۆر قێزەونە لێرە ترۆی بیکەر ڕۆڵ یەک لە کارکتەرەکانشی وەرە ترێلەکە زۆر سەرنجی بینیڕاجیش لەبەرەوەی زۆر باز دەکرێن جۆڵ و ئێڵی تووشی ئەو جەماعەتە دەبن دوو ئەڵقەمان مایە ئەڵقەی 8 و 9 ئەڵقەی 7 زۆر ناوازە بوو ئەڵقەی 8 و 9 لەو هەفتەشکە دێ و Last of Us بەشی یەکەم کۆتایی پێدێ و بڕیارە لە کۆتایی ئەو ساڵ دەست بە وێنەگرتنی بەشی دووەم کات جا ئەو وەقتی شەڕەکە خۆش دەبێت لەبەرەوەی بەشی دووەم زۆر 50 بە 50 لەکن گەیمەران بەڕاستی بەشێک زۆر بەدڵیانە بەشێک زۆر ڕقێنێتەوە من ئەو کەسانم کە بەڕاستی ڕقم لێ دابتەوە بەڵام
زۆرشم خۆش نایە وەکو بەشی یەکانە بەڵێ زۆر کێشەی هەبوو لە ڕوو جێڕانەوەی چیرۆکەوە بەڵام بەشی دووەم بە زنجیرە بەزمەکە خۆشتە دەبی بەڕاستی لە تویتەری ئێمە سەر هەواڵەکانی Xbox بێگومان سەرەتاش بە ئەوە دەست پێ دەکەم کەوا ستودیۆی The Coalition بە فەرمی ڕایانگەیان پێویستیان بە کارمەندی نوێیە لە بۆ بەرەمێنانی یاریشی نوێ واگەر تۆزێک سەرچی بکەیت لە ناو کارمەندەکانیان کە باس زۆرە کارمەندەچیان دەوێت یەکسەر لۆت ئاشا دەبی کەوانە خەریکی بەشەکی نوێی یاری Gears of Warینە یعنی ناوەکەی یان گیر 6 دەبی یان Gears of War 6 دەبی یان شتێکی تاوا جیاواز دەبی سو نازانین بەڵام دەزانین کە خەریکی گرسی نوێنە کە من زۆر عاشقی بەشی پێنجەم بووم بەڕاستی پێم وانییە باشترین یاری Xbox بی لە مێژودا هەیلۆم زۆر پێخۆشترە بەڵام Gears 5 زۆر عاشقیمە لەبەر چیرۆکەکەی و گەیمپڵێکەکەی زۆر ناوازە بوو دەمێ بۆچوونی ئەوش وەگرم Gears 6 چاوەڕوانی یاخودنە لە کمنت بۆچوونی خۆت بنووسەوە کامە یاریەکانی Gears لەلا پەسەندە یاخود خۆشەویستترن دڵخوازترینە جەماعەتێک لە ستودیۆیەکانی Xbox سەردانی کۆجیمایان کرد کۆجیما پرۆدەکشن ئەو کەسەی کەوا یاریەکانی Metal Gear و Silent Hill کۆن و تەنانەت یاری Death Stranding بەش یەکەم و دووەمی دروست دەکەم هاتنە لای کۆجیما بێگومان ئەو دەبینین کە کۆجیما چاکەتەی لەوەرە لۆگوی Xboxی لەسەرە واتە ئەوە لە بۆ پرۆژەیە ئەکسکلوسیڤەکەی Xboxیە واتە پرۆژەیەکی هاوبەشیان هەیە یاریی هاوبەشان هەیە لەوان مایکرۆسۆفتی Xboxی مایکرۆسۆفت و کۆجیما پرۆدەکشن ئەوە جیاوازە لەو یاریی کەوا لە بۆ سۆنی دروستی دەکات بێگومان کۆجیما سەر بە سۆنی نییە کۆمپانیایکی تایبەتە بەڵام سۆنی پارەی دەداتی لە بۆ دروستکردنی Death Stranding و Xbox پارەی دەداتی لە بۆ دروستکردنی یاریەک لە بۆ Xboxی کە تایبەتن هەردووچیان ماکرۆس کۆجیما بە خێراتنی کردن و چەند وێنەیەکی لە تویتەری بڵاو کردەوە لەو هەفتەی فیل سپێنسەر چەند مقابلەیەکی ئەنجامدا و یەکێک لەو مقابلانەشی 20 خولەکێک دەبوو من هەموم سەری کرد لە چەناڵی Xbox On بەردەستە لەوێتوان سەیری بکەن کە هەر سەر بە Xboxە چەند شتێکی باس کرد من دانەدانە بۆتان باس دەکەم سەرەتاش باسی ئەوەی کردکەوە کە لەو هەفتەی هەواڵێکی گەورە هەبووتیان دانی خەڵک دەیوت لە وێبسایتەکانیش دەگوترا ئەگە بێت و کڕینەکەی ئاکتیڤیژنی فەشەل بینی یاخود ئەنجام نەدرێ Xbox دەفرۆشێ لەلای مایکرۆسۆفتەوە فیل سپێنسەر یەکسەر وەڵامی داوە وتی نەخێر شتیوانی ئەگەر عقدەکە فەشەلیش نێنی ئێمە Xbox هەوە خۆی دەبینێتەوە ئەنجام بدرێ باشتر لەبەرەوەی داهاتوێکی زۆر باشمان پەیوەست کردێ بە Xboxەوە واتە فیل سپێنسەر دەڵێ داهاتووی Xbox پەیوەستە بە ئاکتیڤیژن بلیزاردی لەبەر چەند هۆکارێک بێگوانە قسەی ڕاستە یەکەمیان یاری بەناوبانجیان هەیە دووەمیشیان فیل سپێنسەر زۆر باسی کینجی کرد کە بەڕاستی ئاکتیڤیژن بلیزارد کینگ ئەو کۆمپانیایە کەوا کاندی کراشی دروست دەکە لەمە مۆبایلی فیل سپێنسەر دەڵێ ئەمە شوێن پەنجەمان نییە لە یاریەکانی مۆبایل لەو بازارە شارەزانین بەڵام کۆمپانیایکی وەکو کینگمان هەبی هاوکاریمان دەکات لەوەی کەەوە یاریەکانی خۆمانیان یاری نوێ لە بازاری مۆبایل دابنێن پارێکی بێگومان زۆرش کۆکەنەوە ئەوە وەڵامی Xbox بوو کەوا Xbox دەمینێتەوە ئەگەبێت و ئاکتیڤیژن بلیزارد نەکڕن یاخود نەتوانن بیکڕن هەر لەو مقابلانەی لەو مقابلەی چەند ڕۆژی ڕابردووی فیل سپێنسەری سەرۆکی کۆمپانیای Xboxی یاخود سەرۆکی ستودیۆکانی Xbox و سەرۆکی Xbox بەگشتی باسی کەوا چەندین یاریان ماوە پێش E3 عرضی بکەن بەڵام شتە گەورەکەی کە لە ئێستاوە خەریکی بێگومان لە بۆ E3 کە باسی چەند یاریێکی کرد ئەو یاری کە زۆر سەرنجڕاکیشە بێگومان باسی ئەوەی کردکەوە یاریی وەکو Hellblade ئێستا حالیان زۆر چوتە پێش لە بواری بەرەمێنان و نەیوت 100% بەڵام دەزانم کەەوە لە ینی پێدەچوو دەموچای پێدەچوو بڵێ نەیتوانی وە بڵێ لە E3 ئەو یاریت دەبینین و گەیمپڵەیەکی نوێ پێم وابی ڕلیزدەیتێکش دەبینین کەەوە یان لە کۆتایی ئەو ساڵە یان لە مانجی 1 تا 4 ساڵی داهاتووە کە Hellblade پێم وابی ئەو یاری دەبی کەوا گەیمەرانی Xbox بڵێن واو بەڕاستی ئەو یاریە ناوازەیە ئەو یاریشی زۆر نایبی تایبەت دەبی لە بۆ گەیمەران لەبەرەوەی گرافیک بەڕاستی لەو یاری هەموو شتەکە هەرچەندە بەشی یەکەمی گرافیکی جوان بوو بەڵام ئەو یاریە ئینشاڵڵا زۆر سەرکەوتبی لەبەرەوەی زۆر جوان دیارە بینە سەر کڕینی ئاکتیڤیژن فیل سپێنسەر چ قسەی کرد سەرەتا دوو قسەی کردکەوە یەکەچانم گەیمەران بەعام بەدڵیان نەبوو لەبەرەوەی خۆی قسەی خۆی خواردەوە تەمشا چیوت فیل سپێنسەر لە مقابلەکەی دەڵێ ئێمە حەجیزمە بەسمان ئەوە نیە کاڵ ئۆف دیوتی بکەین ئەکسکلوسیڤ واتە بیکەنە تایبەت درێ پلانی ئەومانە ئامادەشین عقدی 10 ساڵ لەگەڵ هەر شوێنە بکەین بەستی پلەیستیشنە کەوە کاڵ ئۆف دیوتی لەو شوێنە بەردەست بخەن ئۆکەی سەرچام دەست خۆش سپاس دەرێ ئێمە پلانمان نییە هیچ یاریە بکەین ئەکسکلوسیڤ لەوەندا هاتوو کاریمە ئەوەیە کەوە یاریەکان لە ستودیۆیەکان لە پلاتفۆرمەکانی دیکە وەرنەگرینەوە دەڵێن نامانەوە یاریەکانی Xbox لە جەماعەتی پلەیستیشن وەرگرین ئەسڵەن دەمانەوە یاری زیاتریان پێ بدەین بەڵام هەمووی دقەیەکی نەبووتی مقابلە ئەو کەسێکە مقابلی دەکەن لێ پرسیگەتی ئەدی لۆ یاریەکانی بەفێزداتان کردە تایبەت بۆن ڕێدفۆڵە ستارفیلدە ئەوانە تایبەتن وتی وەڵاهی ئەم کاتی خۆی قەت نەمگوتێ هیچ یاریەشی نادەین لە سەپلەیستیشنی لا نادەین وتم هەندێک یاری هەیە پێویستە یا هەندێک
کیس بای کیس واتە یاری بە یاری بڕیاردن کە بتە ئەکسکلوسیڤ یان نەبێت ئەکسکلوسیڤ. دوو قسەی کرد پێچەوانە یەکتر بوو. ئەگە بەتەمە یاریەکان کە ئەکسکلوسیڤ پێویستە هەموو یاریەکان بکە ئەکسکلوسیڤ وەکو سۆنی هەموو یاریەکانی خۆی ئەکسکلوسیڤە. ئەگەر ناتوێت بیان کە ئەکسکلوسیڤ باشکرا بڵێ کاکە ئۆکەی Call of Duty 10 ساڵ کە دیکەم ئەکسکلوسیڤ لۆ لەبەرەوەی سۆنی حسابی خۆی بکە FTC و EU حسابی خۆیان بکەن. دوو قسەی کرد کە پێچەوانە یەک بوون زۆر گەیمەر خراپ دابەزینە سەر فیل سپنسەر بۆ قسەی بەڵام فیل سپنسەرە ئیدیم لەو هەفتەیەش فیل سپنسەر خۆشی ڕیتویتی ئەوەی کرد کە یاریش وەکو ماینکرافت دەنجنز لە ڕێگەی پلیستیشن پڵس داتا گەیمەرانی پلیستیشن و ڕیتویتی پلیستیشنی کردەوە لە تویتەری مەبەستی ئەوە بکەوە تەمشا چەند ئاگام لەنگۆی دەوات پلیستیشنی ئەوەش یاریەک لە بۆنگۆ بەخۆڕایی بەس مهم ئەو قسەیە تۆزێک لۆ یاریانت کردی ئەکسکلوسیڤ لۆ Call of Duty ناکەی ئەکسکلوسیڤ لەوانەیەش بکەی ئەکسکلوسیڤ بەڕاستێکە Call of Duty بکڕی لە توانایدا هەیە بیکاتە ئەکسکلوسیڤ بیکاتە تایبەت دەناتە جەماعەتی پلیستیشنی کە زەربەی زۆر گەورەشە لە سۆنی بێگومان بەس دەیکا نایکە نازان شتێکی زۆر سەرنجاچێش یاخود هەنگاوەکی زۆر باشتە پێش مایکرۆسۆفت وە لە دادگا دەتوانم بڵێم بەشێر شێوەکان لەسەر پلیستیشنی زاڵ بوو ئەکسبۆکس لەبەرەوەی ئەکسبۆکس بە دادگای ئەمریکی گۆ کە FTCە وتی پلیستیشن پێویستە هەموو ئەو ڕێککەوتنانەی هەیتی لەگەڵ هەر کۆمپانیایەک لە بۆ هێنانی یاری تایبەت یاخود ئەو یاریانەی کە بەخۆ دروستی ناکە یاری کۆمپانیەکانی دیکە پێمان بڵێن کە یاریەکان چنە وەکەی بڵاو دەکرێنەوە کە پلیستیشن بێگومان یەکسەر ڕەتی داوتی نەخێر قەت شتیوان ناکەین دادگا بڕگەیەکی دادگایی لەسەر پلیستیشن بەکاری نە پێ دەوترێت سەپینە واتە پێویستە ئەو داتایانەمان پێ بدەیت. ئۆکەی پلیستیشن دەبیت لە ماوەی 1-2 هەفتەی داهاتوو پێم وابی تا 2 هەفتەی دیکەیان دەبی ئەو داتایانە هەر هەموو بینتە دادگای و بۆ مایکرۆسۆفت و بە FTC بڵێ کاکە ماعقدمان لەگەڵ ئەو کۆمپانیانە کردیە ئەو یاریانە تا چەند ساڵ 10 ساڵی دیکە دەبنە تایبەتی پلیستیشن لۆ ئەو کارێ دەکەم مایکرۆسۆفت تاوەکو ئەو داتایی لە دژی سۆنی بەکاربینتەوە بڵێ کاکە تەمشا ئەمە مایکرۆسۆفتین ئەمە Call of Duty دەدەنێ پلیستیشن بەڵام پلیستیشن ئەو هەموو یاری تایبەتی هەیە لەلایەن کۆمپانیای سێەم کەسی سێمە فێر پارتی دروست دەکرێ و ناداتە ئەکسبۆکسی تەنانەت ئەکسبۆکس داوای کرد بوو داتای فەرمی و داتای کەسی بەڕێوبەرایەتی پلیستیشنیش بین لە ناو دادگای بەڵام دادگاوتی نەخێر ئەو شتە زۆر پەیوەندی بەو کەیسەوە نییە بەڵام پێم وابی لە بۆمە خۆشە لەبەرەوەی لە چەند هەفتەی داهاتوو زانیاری زیاتر لەسەر داهاتی پلیستیشن دزاین چی یاریەک دێت یاریەک نایە دو هەواڵی ئەکسبۆکس باسی بکەین بە باسی EU بکەین حکوومەتی ئەوروپی کە زۆر دژ بە تاوەکو ئێستا لەسەر کڕینی ئاکتیڤیژن لەلایەن مایکرۆسۆفتی لەو هەفتەیە تۆزێک نەرمیان نواند پێم ئێستا تقریبا پێم وابی ئەو عقدە دەکرێت لەبەرەوەی EU تۆزێک نەرم بەوە ئازە نازانم سۆنی تقریبا ڕازی بووە مایکرۆسۆفت زیاتر پستان دەخاتە سەریان و نازانم مەسەلەکە چێ بزەوتێشتا بە فەرمی نازانین لەبەرەوەی دادگای هێشتا مایە دێدلاین لە بۆ مایکرۆسۆفت درێژ کردەوە واتە دوا ڕۆژی درێژ کردەوە تاوەکو دووبارە کەیسەکەی بە شێوەیەکی باشتر پێشکەشی EU بکەم بەخۆ بڕیار بوو لەو هەفتەیە کەیسەکە یەکلا بکرێتەوە لە ئەوروپای کە بکرێ یان نەکرێ ڕێگەدەن یان ڕێگەندە بەڵام ئەو کەیسە تۆزێک درێژتر کرایەوە پێم وابی مانگەشێکی دیکەیاندایە تاوەکو مایکرۆسۆفت لەگەڵ کۆمپانیەکانی دیکە زیاتر قسەی بکە دووبارە کەیسەکە بداتەوە EU حکوومەتەکانی ئەوروپای پێیان بڵێن کە مەسەلەکە چێوچە نییە اینجا بڕیاری کۆتایی لەلایەن EU حکوومەتی ئەوروپای دەدرێت لەبەرەوەی ئێستا حکوومەتی ئەوروپات هەیە لەگەڵ FTC هەیە لەگەڵ سینت هەیە سین رازی بووە ئاسیا رازی بووە ئوسترالیا رازیە دوو شوێن ماوە رازینی ناسن ئوسترالیا زیاتر پەیوەستە بە ئەمریکای بەڵام لەو حاڵەتانە دەتوان بخۆیان بڕیاردن ئەمریکا مایە لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەمریکا FTC زۆر دژە تاوەکو ئێستا EU بە شێر شێوەکان دژ بوو بەڵام ێستا نەرمی نواندیە ئەگەر ئەو دوو شوێنە هەردووچیان رازی من عقدەکە دەکرێت بەڵام ئەگەر رازی نەبن ناکرێت ناتوانانی ئاکتیڤیژنی بکری مایکرۆسۆفت بووە ئەو کاتێک کە رازیش نابی مایکرۆسۆفت دەبی زیاتر لە 3 ملیار دلاری وەکو بات وەکو زەڕیبە بداتە ئاکتیڤیژنی کە نەیتوانیوە بیکری لەبەرەوەی بەو شێوازە پێکات بوون ئەگەر عقدەکە نەکرێ مایکرۆسۆفت 3 ملیار دلاریان بداتێ کە بێگومان مایکرۆسۆفت صاحبی سەدان ملیار دلارە 3 ملیار دلار بووی هیچ نابێت. ئۆکێ خۆشەویستان 53 دقیقە قسەی دەکەم نازانم چەند بەڵام هیوادارم زانیاری بەسوودم پێشکەش کردم تا ئەڵقەیەکی دیکەی بەرنامە سفر یەکژیری بەخوای گەورەتان ئەسپێرم خوداتان لەگەڵ